چۆن پاشای مەزنی کورد دیاکۆ سەرڕای پەڕەوازەیی و ناتەبایی مادەکان ئەوانی کرد بەیەک و دەوڵەتێکی لێ دروستکردن. لەگەڵمان من ئەمڕۆ قسە لەسەر ئەم بابەتە تایبەتە دەکەین. لەناو زۆرینەمانە ئاماژە بەوە دەکرێت کە دیاکۆ پادشایەکی مەزنی باو و باپیران بووە. بەڵام لە دەرەوەی ئەو ئاماژە بێکردنە سادەیەدا ئێمە لە قوڵایی و کاریگەری ئەم کەسایەتیە تێنەگەیشتن و ئاشنای نەبووین. ئەمڕۆ لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین هەنگاو بە هەنگاو بزانین دیاکۆ کێ بووە، ئەم کەسایەتیە چۆن توانی بە هەوڵ و دڵسۆزی و بیستیژی و هوشیاری هێزە پەرەوازەکەی باو و باپیران بکا بەیەک و بناغەی دەوڵەتێکی کاریگەریان بۆ دابنێ. نزیکی 2700 ساڵ لەمەوبەر پیاوێکی بیرتیژی کورد بە ناوی دیاکۆ بیری کردەوە لە گۆڕانکاریەکی ڕیشەی لە کۆمەڵگەی کوردیدا. ئەم کەسایەتیە مەزنە پلانێکی هەمەلایەنەی هەبوو، بەڵام یەکێک لەو بابەتە گرنگانەی کە کردیە بناغەی هەوڵەکانی بەهێزترین چەکی گۆڕانکاری ڕیشەی بوو، ئەویش چەکی دادوەری و سەروەری یاسا بوو. پرسیارێک دێتە پێشەوە، باشە بۆ دیاکۆی مەزن دادوەری و سەروەری یاسای هەڵبژارد؟ لە ڕاستیدا ئەم سەرکردە کووردە لە قوڵایی و کاریگەری دادوەری و حکمی یاسا گەیشت بوو لە دروستکردنی کۆمەڵگەیەکی بەهێزی یەکگرتوودا. پێناسەی سادەی دادوەریش شتێکمان پێدەڵێت لەبەرەوەی کە دادوەری بریتیە لە مامەڵەکردنی حەقانی و بێلایەنانە لەگەڵ تاکەکان و پێدانی ئەوەی کە هەر کەسێک شایانیەتی و حەقێتی بە پێی یاسا ماف یان بنەما ئەخلاقیەکان. ئەوە یەکێک لە سادەترین پێناسەکانێتی، بەڵام دادوەری بەشێکی گرنگی بنەمای بوون و هزری مرۆڤە، بەڕادەیەک کە وەک شتێکی زگماکی دەردەکەوێت. هەر لەبەرەوەی کە زۆر بەمان هەندێکجار کە نادادوەریەک دەبینین خۆڕسکانە ڕەفتار دەکەین. لە ڕاستیدا دادوەری هێندە چەمکێکی بەهێز و کاریگەر و سادەیە، هەندێک جار کاریگەری لەسەر ئاژەڵیش دەکات. لەم فیلمەدا دەبینرێت کە تاقیکردنەوە لەسەر 2 مەیمون دەکرێت. ئەو 2 مەیمونە داوایان لێ دەکرێت بەردێ بدەنە دەست کەسێک، لە بەرامبەر بەو کاریاندا خواردنیان پێدەدرێت. ئەوەی یەکەم بۆ ئەنجامدانی کارەکەی درێوەردەگرێت، بەڵام ئەوەی دووەم خەیار. مەیمونی دووەم جاری یەکەم خیارەکە قبول دەکات، بەڵام جاری دووەم دەیداتەوە بە چاوی کەسەکەدا. واتە مەیمونەکە بێ هیچ ڕاهێنان و فێرکردنێک خۆڕسکانە دەرکی بە نادادوەری کرد و پێی قبول نەکرا کە مەیمونی یەکەم ترەی شیرین وەربگرێت، بەڵام ئەو تەنها خیار. ئەمانە نیشانی دەدەن کە دادوەری هەر وشەیەکی سادە نییە، بەڵکو بنەمایەکی گرنگی بوونە. هەر لەبەرەو هۆکارەیە کە ئەو کۆمەڵگەیانەی کە حکمی یاسا و دادوەری تیاندا باڵەدەستن، خەڵک تیاندا هەز بە ئارامی دەکەن لەبەرەوەی دەزانن کە مافەکانیان پارێزراوە. بە کورتی دادبەری و باڵادەستی یاسا ژینگەیەکی گونجاو دروست دەکات کە وا دەکات مرۆڤ لە کۆمەڵگەکاندا بە ئاسووتەتر بژی و لە ئەنجامدا کۆمەڵگە گەشە دەکات و بەهێزتر دەبێت. کەواتە نادادوەری هێندە کاریگەرە نەکەر مرۆڤ، بەڵکو ئاژەڵیش دەجوڵێنێت. نزیکەی 2700 ساڵ لەمەوبەر پیرمەند و سەرکردەی کورد دیاکۆ دەرکی بە گرنگی و کاریگەری دادوەری کردبوو لەسەر تەوکردنی کۆمەڵگە. بەڵام پێشەوەی زیاتر لەسەر ئەم بابەتە قسە بکەین، با بزانین دیاکۆ چێ بوو و ناوەکەی لە چیەوە هاتووە.
دیاکۆ بە دامەزرێنەری دەوڵەتی ماد و ئەو بە سەرەتا و سەرکردەی یەگرتنی ئەوان دادەنرێت. ئەگەر سەرەتا لە ناوەکەیەوە دەست پێ بکەین، دیاکۆ ناوێکی مادی بووە. بەڵام ناوی هاوشێوەی تریشێ لە ناو مادەکاندا کە بە پاشگیری کو یاخود کۆ کۆتایی دێت، وەکو میتراکو کە ئەمڕۆ بۆ بە میهراکۆ. هەروەها لە ناو مادەکانە ناوەکانی وەک مژداکو، ئەرباکو، پەیوکو، کاروکو چەندین ناوی هاوشێوە هەبوو. بەو ناوانەدا دەردەکەوێت کە کو پاشگرە و بەشەکەی تر مانای جیاوازی هەیە. ئەمڕۆ لە کوردیشدا ئەو پاشگرە ماوە و چەند ڕۆڵێکی هەیە. تەنانەت شێوەیەک لەو پاشگرە لەگەڵ نازناوی فەیلسوفی کورد سوورەوەردیشدا دەردەکەوێت بە شێوەی ئەمیرەک. ناوی دیاکۆ بۆ یەکەم جار لە مێژوودا نزیکی 3500 ساڵ لەمەوبەر لە شوێنەواری نووزی لە نزیک شاری کەرکووکی ئەمڕۆ لە ناو هوریەکاندا تۆمارکراوە. واتە ناوەکە بە بەڵگەوە 3500 ساڵ دێرینە و نزیکی 800 ساڵ پێش دیاکۆی مادەکان تۆماری هەیە و دەشێت زۆر لەوە دێرینتریش بێت. جگە لەوە ناوی دیاکۆ هێندە باو بووە لە ناو باوانی کووردا زیاتر لە 2700 ساڵ لەمەوبەر لەلایەن ئاشووریەکانەوە وەک دەسەڵاتدارێکی ناوچەیی ماناییەکانی ناوچەی موکریان تۆمارکراوە. هەندێک دەڵێن ئەوە هەر هەمان دیاکۆی مادەکانە، بەڵام پێناچێت ئەو بۆچوونە دروست بێت لەبەرەوەی دیاکۆیەکی تریش هەیە لای ئاشووریەکان کە ناوی تۆمارکراوە. بوونی ئەم ناوانە ئەوە دووپات دەکەنەوە کە لە هەمەدانەوە هەتاوەکو کەرکووک و موکریان ناوی دیاکۆ لە ڕابردوودا لە ناو کووردا بڵاو بووە. واتە ناوەکە لە سەردەمی جیاواز و لە ناوچەی جیاوازی کوردستاندا تۆمارکراوە کە ئەوانە دووپاتی دەکەنەوە. ناوەکە زۆر دێرین و بڵاو بووە لە ناو باوانی دێرینی کووردا. هەروەها هەرچەندە ئەمڕۆوا باوە کە مادەکان نزیکی 3000 ساڵ لەمەوبەر هاتوونەتە ناوچەکە، بەڵام ئەوە حقایەتێکی بێبنەمای ئەوروپیە و بەڵگەی لە پشتەوە نییە. ئەو ڕاستیە لە ناوی دیاکۆشدا دەردەکەوێت کە مێژوەکەی پێش ئەو کۆچە خەیاڵیە. وەک لە ڕێگای سەرچاوەکانەوە دەرکەوت، ناوی دیاکۆ ناوێکی بڵاو بووە لە سەردەم و ناوچەی جیاوازی کوردستاندا. ئەمە وەکو ناو، بەڵام بابزانین مادەکان پێش دیاکۆ لە هەلومەرجێکی چۆندا دەژیان کەوای لەو کرد بیر لە گۆڕانکاری بکاتەوە. لا کۆمەڵگەی مادیدا بناغە و یەکەی سەرەکی هۆز بووە. ئەو هۆزانش یەکەی دەسەڵاتی ناوچەیان پێک دەهێنا کە بە کۆمە یاخود کۆمە دەناسرا. ئەم وشەیە ئەمڕۆ لە زمانی کوردی داماوە بە مانای کۆمەڵە و لە زۆربەی زمانە هەندۆروپیەکاندا بەدی دەکرێت. واتە گەورەترین یەکەی دەسەڵات کۆمەیەک بووە کە وەک ناوچەیەکی بچووگوا بوو. ئەم بابەتە سەرچاوە ئەکادیمیەکان پشڕاسی دەکەنەوە. هەر هۆزێکی مادەکان لەلایەن سەرۆک هۆز یان شازادەیەکەوە سەرکردایەتی دەکرا و کۆمەڵێک جەنگاوەری هەبوو. سەرکردەی هۆزەکان خاکی خۆیان کۆنتڕۆڵ دەکرد. کاتێککە دەسەڵاتدارێکی مادی کۆچی دوایی دەکرد، زۆرجار ماڵ و ناوچەی دەسەڵاتی بەسەر وەچەکانیدا دابەش دەکرا. ئەو هەلومەرجە وای کرد بوو کە دەسەڵاتە میدیەکان زیاتر بەش بن و ئەگەری ملمنالی ناوخۆیشیان هەمیشە لە ئارادا بێت. ئەو شێوە ژیانە زۆر هاوتەری بە لەگەڵ ئەو وەسفەی کە هیرۆدۆت بۆ میدەکانی کردووە کە ئەو دەڵێت پێش سەر هەڵدانی دیاکۆ مادەکان سەرقاڵی ململانەی ناوخۆیی بوون و لە ناسەقامگیریدا دەژیان و هەر سەرکردێک حکومڕانی خێڵەکەی خۆی دەکرد و هیچ پاشایەک نەبووە کە یەکیان بخات. ئەو دۆخە پشێوەی کۆمەڵگەی مادەکان کە هیرۆدۆت ئاماژەی پێدەکات لەگەڵ دەقەکانی ئەو سەردەمەدا یەک دەگرێتەوە. نمونەیەک لەو هەلومەرجە دەتوانرێت لە تۆماری ئاشووریەکاندا لە سەردەمی جیاوازدا ببینرێت. لە هەندێک ساڵدا زیاتر لە 50 دەسەڵاتداری مادەکان باجی داوە بە ئاشووریەکان و هەندێک جاری تر نزیکی 30 دەسەڵاتدار. ئەمانە هەریەکەیان فەرمانڕەوای کۆمای جیاوازی مادەکانیان کردووە. ئەم شوێنانش لەوە ناچێت کە بە مانای ئەو سەردەمە شار بوو بن، بەڵکو گوندی قەڵادار بوون کە ناوەندی دەسەڵاتە مادیەکان بووە. ئەم هەلومەرجە وای کرد بوو کە مادەکان پەردەوازە بن. هەروەها بوونی ئەو ژمارە زۆرە دەسەڵاتدارە دەرفەتی ململانەی ناوخۆیی دروست دەکرد. ئەوەش ئاشووریەکان زۆرجار سوودیان لێ دەبینی بۆ بەرژەوەندی خۆیان و داگیرکردنی خاکی مادەکان. هەروەها ئەو هەلومەرجە وای کرد کە ناچار بن
بازی ساڵانە بدەن بە ئاشووریەکان. ئەوەش لەبەرەوەی کە لە کاتێکدا جەنگاوەرە مادەکان پابەندی یەکەی جیاوازی دەسەڵات بوون و هەندێک جاریش ناتەبا بوون لەگەڵ یەکتری، ئاشووریەکان خاوەن دەسەڵاتێکی ناوەندی بە هێز بوون. دەنا لە ڕووی شەڕکردن و بەکارهێنانی ئەسپ، مادەکان بەهێز بوون و هەندێک لە دەقە ئاشووریەکان ئاماژەیان بە بەهێزی ئەوان کردو. بەڵام هێزی ئەوان دابەش و پەردەوازە و ناتەبا بوو. کەواتە هۆکاری لاوازی مادەکان ژمارەی جەنگاوەرەکانیان نەبوو، بەڵکو ئەو سیستەمە ناوەندیە بوو کە وای کردبوو هەر ناوچەیەک دەسەڵاتداری خۆی هەبێت و وەکو سەرۆکیان میر دەوریان هەبێت. جەنگاوەرەکانی ئەم ناوچانش پابەندیان بە ناوچەکەی خۆیانەوە هەبوو، نەک ناوچەکان بە یەکتریەوە، لە کاتێکدا کە دوژمنەکانیان بەگشتی تاکێز بوون. بەڵام پێشەوەی زیاتر قسە لەسەر ئەمە بکەین، زۆرجار لە ناوماندا دەڵێن مادەکان کورد نەبوون، ئەگەر کورد بوون بۆ ناویان ماد بووە. لەبەرەوە بە وەڵامی ئەم پرسیارە گرنگەش بدەینەوە. ئەم بابەتە زۆر گرنگە و وەڵامەکەشی بۆ تاکی کورد بە هەمان شێوە. ئەوەش لەبەرەوەی کە ئەگەر تاکێکی کورد پەنا بۆ سەرچاوە نوێ ئەکادیمیەکان بەرێت، ئەوە زۆرینەیان پێیان وان نییە کە مادەکان کورد بن و ئەگەر ئاماژەشی پێ بکەن، زۆربەی جار دەڵێن کوردەکان خۆیان دەگەڕێنەوە بۆ بنەچەیەکی مادی. سەرچاوەکان چەندین جار ئاماژیان بە کوردبوونی مادەکان کردووە. بۆ نمونە قەشەی مێژوونووسی کوردستان میکایلی سریان زیاتر لە 800 ساڵ لەمەوبەر ئاماژە بۆ دەکات. ئەو شایەتێکی ئاسایی نییە. ئەو مێژووی جیهانی بەپێی تێگەیشتنی ئەو سەردەما نووسیوە و بەڕوونی لە پەرتووکەکەیدا ئاماژە بە کوردبوونی مادەکان دەکات. تەنانەت شەڕی سەردەمی خۆی لە نێوان تورک و کووردا بە شەڕی تورک و ماد لە قەڵەم دەدات. واتە بەڕوونی ئەو کورد و ماد بە یەک نەتەوە دادەنێت. مێژوونووسی ئەرمەنیش حەیتومی کریاکۆس بە هەمان شێوە ئاماژە بەو ڕاستیە دەکات. ئەو لە کاتێکدا کە ئاماژە بە سەلاحەدینی ئەیوبی دەکات کە چۆن دەسەڵاتی لە میسر گرتووەتە دەست، دەڵێت دوای فاتمیەکان مادەکان دەسەڵاتیان گرتە دەست کە بە کورد دەناسرێن. لە ڕاستیدا زۆرینەی بەڵگەنامە مێژوویە ئەرمەنیەکان بە کورد دەڵێن ماد و چەندین بەڵگەنامەی ڕۆمەکان کە باسی ڕووداوەکانی کوردستان دەکەن هەتاوەکو سەدەی پێنجەمی زاینی بە خەڵکەکەی دەڵێن ماد. تەنانەت مێژوونووسی خاچی ویلیەمی سوور کاتێک کە ئاماژە بە شاری ئورفە دەکات کە چۆن تورکەکان داگیریان کردووە، دەڵێت خۆ هێشتا لە یادەوەری ئێمەدا ماوە کە شاری ڕۆها یاخود ئورفە شارێکی گرنگی مادەکان بووە پێشەوەی کە تورکەکان بیگرن، کە ئەوە ڕێک ئاماژەیە بە دەوڵەتی دۆستەکی و مەروانی کە لەوێدا حکومڕان بوون. ئەمڕۆ ژوێنەی کورد ماوە کە لەوێ لە جی ڕۆمەکان شار دەکەن. ئەوە جگەلەوەی کە زمانی مادەکان هیچ گومانێک ناهێڵێتەوە کە کوردی بووە. من لە دوو پەرتووکدا فەرهەنگی زمانی مادیم داناوە. جگە لە چەندین بەڵگەی تریش لەسەر یەکلاکردنەوەی ئەم بابەتە و پێشتریش بەرنامەی تایبەتمان لەسەر مێژووی مادەکان و ناسنامەیان کردووە. لە ڕاستیدا مادەکان کورد بوون و نەتەوەش نەبوون، بەڵکو حکومڕانی کورد بوون، هاوشێوەی ئەردەڵانی و بابانی و بەدرخانی. هەر لەبەرەوەشە کە لە سەرچاوە دێرینەکاندا بە مادە کوردەکان ناویان هاتووە. بۆ نمونە لە سەدەی شەشەمی زاینیدا واتە لە پێش ئیسلامدا کوردە مادەکان تۆماریانێ. بەو جۆرە چۆن گوتراوە ئەردەڵانی بابانی بەدرخانی کورد، بە هەمان شێوەش مادی کورد تۆماریە. جگە لەوەی کە دیاکۆ پەنای بۆ دادوەری و باڵادەستی یاسا برد وەک خاڵی کاریگەر لە ناو کۆمەڵگەکەیدا، ئەو لە قوڵایی دروستکردنی کللتوری پادشایی گەورە لەو سەردەمەدا گەیشت بوو. لەبەرەوە کۆمەڵێک گۆڕانکاری ڕیشەی بەو ئامانجە کرد. دەبێت ئەوە بزانین کە سەرڕاوی کە ناوی دیاکۆ لە ناو مادەکان و ماناییەکان و هوریەکاندا تۆماری هەیە، بەڵام مێژووی دروستبوونی دەوڵەتەکە کۆنترین سەرچاوی هێرۆدۆتە. پێش هێرۆدۆت لە ناو تۆماری بابەتی ڕۆژانەی سەرچاوە ئاشووریەکان ناویان هاتووە، بەڵام مێژویان نەنووسراوە.
هێرۆدۆت کە لە ساڵی 485 پێش زایندا لەدایک بووە، ئەو یەکەم کەس بووە کە مێژووی نووسیون. واتە وەختێک ئەو مێژووی نووسیوە، نزیکی 150 ساڵ بەسەر ڕووداوەکانی سەرەتای یەکگرتنی مادەکان تێپەڕیوە. واتە هێرۆدۆت لە قسەی دەماودەمی ماد و یۆنانی و هەندێک نووسراو ئەو زانیارێنی وەرگرتووە. بەو جۆرە بەشێک لە زانیاریەکان دەماودەم بوون و دەشێت کە هەندێکیان جیاوازیان هەبێت لەگەڵ ڕووداوەکاندا، بەڵام کرۆکی گوجێڕانەوەکان ڕاستیەکی مێژووی بووە. جگەلەوە هێرۆدۆت وەک سەرچاوەیەکی ڕوانگەی مادەکانە لەسەر خۆیان و ڕابردویان. واتە هەرچەندیشە بەشێک لە مێژووەکەی هێرۆدۆت گێڕانەوەی دەماودەمە، بەڵام ڕوانگەی مادەکان خۆیانی تێدا بووە سەبارەت بە هەلومەرجی ڕابردویان. بە کورتی و بە قسەی هێرۆدۆت دیاکۆ تموحی دەوڵەتێکی مادی چوو بۆ سەریەوە و زانیوێتی هیچ شتێک هێندەی یاسا و دادوەری گرنگ نین بۆ دروستبوونی کۆمەڵگە و دەوڵەتێکی یەکگرتووی بەهێز لە بەرەوپەنای بۆ ئەو دوانە بردووە. وەک پێشتر ئاماژەمان پێکرد، لە ناو مادەکاندا چەندین دەسەڵاتی ناوچەیی هەبوون. ئەمەش بوو بووە خۆی دابەشبوونی کۆی دەسەڵاتی ئەوان و هەروەها ناتەبایش لە نێوانیاندا هەبوو کە ئەوە خاڵی لاوازیان بوو. دیاکۆ سەرەتا لا گوندەکەی خۆی دەستی پێکردو. ئەو لەوێ وەک دادوەرێکی زۆر ڕازگۆ مامەڵەی لەگەڵ کاروباری خەڵکی ناوچەکەی کردووە. بە شێوەیە کە هەواڵی دادوەری دیاکۆ وردە بڵاو بۆتەوە و ئیتر خەڵکی ناوچەکی خۆی و ناوچە دوورەکانیش ڕۆژ بە ڕۆژ بۆ کێشەکانیان زیاتر ڕویان دەکردە ئەو. دیاکۆ دەرکی بە گرنگی و کاریگەری و پێویستی هەوڵەکانی خۆی کرد. ئەمجا ڕایگەاند ئەو بەهۆی کاری دادوەریەوە کاروباری خۆی بۆ ئەنجام نادرێت و لەبەرەو هۆکارە چیتر ناتوانێت کە دادوەری بۆ کێشەکانی خەڵک بکات. خۆ دوورخستنەوەی دیاکۆ بۆشایەکی لە ژیانی خەڵکدا دروست دەکات و وا دەکات کە کێشەکان کەڵەکە ببن و دیسان شێوی دروست بێت. ئەمە وا دەکات کە سەرکردەی مادەکان کۆڕێک ببەستن بۆ قسەکردن لەسەر ئەم کێشەیە. هێرۆدۆت دەڵێ بە بۆچوونی ئەوانەی لە کۆڕی مادەکاندا قسەیان دەکرد زۆربیان دۆستی دیاکۆ بوون. ئەوان گوتیان کە چیتر ناتوانین لەم وڵاتە بژین ئەگەر کاروبارەکان بەم شێوەی ئێستا بەڕێوە بچن. با پاشەیەک لە نێوان خۆماندا هەڵبژێرین بۆ ئەوەی کە ئەم خاکە بە باشی حکومڕانی بکرێت و خۆمان بتوانین مامەڵە لەگەڵ کاروباری خۆماندا بکەین. بەپێی هێرۆدۆت کۆڕی مادەکان هاوڕای ئەو بۆچوونانە بوون و خۆیان ئامادە کرد بۆ هەڵبژاردننی پاشای مادەکان. کاتێک کە وتوێژ لەسەر پادشا کرا، گوجنایی دیاکۆ زاڵ بوو لە ناو قسەکاندا و هەموو بڕیاریاندا کە دیاکۆ ببێتە پادشای مەزنی مادەکان. بەو جۆرە دیاکۆی کوڕی فرەوەرتیش بە قسەی هێرۆدۆت بوو بە پاشای گەورەی مادەکان. ئەم پاشا کووردە سەرەتای کارەکانی ئەوە دەخەنە ڕوو کە ئەو کەسێکی استراتیژی و بیرتیژ بووە، هەل لەبەر ئەوەیە لەگەڵ هەڵبژاردننی وەک پاشای مادەکان هەنگاوەکانی خۆی بەو ئاڕاستەیە دەست پێ کرد. دیاکۆ دەیزانی بۆ ئەوەی کە بۆ ئەو سەردەمە ببیتە پاشا و سەرەتای پاشایەتی دامەزرێنێت، بەشێکی لە ڕێگای کاریگەری دەرونیەوە ئەوە دەکرا. بینینی ڕۆژانەی لەلایەن هەموو خەڵکەوە سامی پادشایی نەدەهێشت، لەبەرەوە ئەو خۆی لە خەڵک دابڕی و تەنها چەند کەسێکی نزیک دەیانتوانی ڕاستەخۆ ببینن. لە ڕێگای پەیامنەرۆ خەڵک دەیتوانی پەیوەندی لە تەکدا بکەن و دیوەخانی پاشایی پێکەنە. واتە هێشتا دادوەری خەڵکی دەکرد، بەڵام لە ڕێگای پەیامنەرۆ ئەوەی دەکرد و هەروەها بەردەوام لە خەمی بڵاوکردنەوەی دادوەریدا بوو لە خاکی ژێر دەسەڵاتیدا. هەنگاوی خۆ جوداکردنەوەی بۆ ئەو سەردەما هەنگاوێکی تەواو گونجاو بووە. هێرۆدۆت دەڵێت دیاکۆ بە مەبەست پاسەوانەکانی لە ناو هەموو مادەکاندا هەڵبژارد. ئامانجیش لەوە ئەوە بووە کە هەموو مادەکان بەشێکیان لەو دەسەڵاتەدا هەبێت کە دروستی کردبوو. هەروەها زانی کە دروستکردنی قەڵایەکی تایبەت و سەرنجڕاکێش جگە لەوەی کە دەسەڵاتەکەی دەپاراست، لە هەمان کاتدا لە ڕووی دەرونیەوە دەیتوانی دەسەڵاتی پاشا لە ناو مادەکان خۆیاندا بچەسبێنێت. هەروەها بوونی قەڵایەکی بەهێست دەیتوانی ڕێگری لە سوپای دوژمنەکانیان بکات کە پێش ئەو بەپێی سەرچاوە ئاشووریەکان قەڵای زۆر گەورە و بەهێزیان نەبووە کە بتوانێت هێرشی دوژمنی وەک ئاشووریەکان ڕابگرێت. لەبەرەوە داوای کرد
کە قەڵایەکی گەورەی بۆ ئەو مەبەستە بۆ دروست بکرێت لەسەر شوێنێکی بەرز لە نزیک شاری هەمەدانی ئەمڕۆ. وەک بینیمان هەرچەندە دیاکۆ قەڵای پایتەختەکەی لە کوردستاندا هەڵبژارد، بەڵام شوێنی قەڵاکەی تا ڕادێک ناوجەرگەی کوردستان نەبوو. هەروەها جۆر و شوێنی قەڵاکە زانیاری هەمە جۆرمان لەسەر مادەکان پێ دەڵێت. با سەرەتا لە ناوی شارەکەەوە دەست پێ بکەین. هەمەدان ناوەکە لە سەردەمی دێریندا بە شێوەی هەگمەتانە تۆماکراوە، بەڵام لە سەرچاوەکانی دواتردا بە تایبەت سەردەمی ئیسلامیدا ناوەکە گۆڕاوە و کراوە بە هەمەدان. لە ڕاستیدا ناوەکە ئەو کاتە و ئەمڕۆژ هەمان مانای هەیە بە تۆزێک گۆڕانەوە. سەرچاوە زمانەوانیە ئەکادیمیەکان ناوی هەمەدان بە مانای شوێنی کۆبوونەوە و بەیەکەوە بوون لە یەک دەدەنەوە. ئەوەش لەبەرەوەی کە لە زمانی مادیدا هەمە ماناکەی دەبێتە بەیەکەوە وەک یەک و دان پاشگیری شوێنە. ناوی هەموو یاخود هەمەدان لە کوردیشدا مانای شوێنی هەمووان دەدات، بەڵام پاشگیرەکە ئەمڕۆ لە کوردیدا زیاتر بۆ شوێنی بچووک بەکاردێت وەک ئاگردان، خوێدان و بەو شێوەیە. هۆکاری هەڵبژاردنی شوێنەکە ئەوە بوو کە ئەو سەردەما دوژمنی بەهێزی ناوچەکە ئاشووریەکان بوو. هەمەدان دوور بوو لە وڵاتی ئاشوورەوە و لە دامێنی چای ئەڵوەندا بوو. جگەلەوە هەمەدان لەسەر ڕێگایکی بازرگانی بوو کە ئەوەش لە ڕووی ئابوووریەوە گرنگ بوو بۆ مادەکان. بۆ جۆرە مادەکان لە شاری هەمەدانەوە بناغی دەوڵەتێکی بەهێزیان دانا. وەک ڕوون بووە هەمەدان شوێنێکی گرنگ بوو، بەڵام هەر شوێنی قەڵاکە نییە کە گرنگ بوو. بەڵکو خۆشبەختانە هێرۆدۆت هەندێک زانیاری وردی لەسەر قەڵاکەش تۆمار کردو. لە شاری هەمەداندا قەڵایەکی بەهێز دروستکرا کە شایانی دەوڵەتێکی بەهێز بێت. بە پێی هێرۆدۆت قەڵاکە لەسەر گردێکی بەرز بوو. بۆ ئەوەی کە بە ئاسانیش دوژمن دەستی بە قەڵاکە نەگات، 7 دیواری بۆ دروستکرا بوو، هەر دیوارەش ڕەنجێک بوو. دیوارەکان تا بەرەو ناوە بڕۆشتایە بەرزتر دەبوون، واتە یەکەم دیواری دەرەوە لەوەی دووهەم نزمتر بووە. بوونی قەڵاکە لەسەر گردێکی بەرز هاوکاری ئەو سیستەمەی دەکرد. ئەوەش بۆ ئەوەی کە دوژمن ئەگەر دیواری یەکەمیشی بڕی، هی دووهەم گرانتر بێت بۆی. بەپێی هێرۆدۆت درێژی تیرەی دوا دیواری قەڵای هەمەدان هێندەی ئەوەی شاری ئەسینا بووە و لەو سەردەمەدا. دیوارەکانیش بەپێی ڕەنگەکانی ئەگەر لە دەرەوە دەست پێ بکەین بەم جۆرە بووە: یەکەم دیوار سپی، دووهەم ڕەش، سێهەم سوور، چوارهەم شین، پێنجەم نارنجی، شەشەم زیوی، حەوتەم ڕەنگی زێڕین. دیاکۆ خۆی لە ناو دوا دیواری ناوەڕاستدا بوو. جگە لە هۆکاری پاراستن، 7 دیوار و 7 ڕەنگ چەند مەبەستێکی لە پشتەوە بوو. ژمارە 7 ژمارەیەکی پیرۆز بوو و نوێنەراتی حەوتەوانەی کردووە کە 7 ئەستێرە گرنگەکە بوون کە لەو سەردەمەدا لایەنی ئەستێرە ناسی زاڵ بووە بەسەر بیر و بڕای ئاینیدا. هەروەها بوونی ئەو هەموو دیوار و ڕەنگە هەمە جۆرە کاریگەری هەبووە لەسەر پیشاندانی وێنەیەکی گەورە و کاریگەر لە ناو مادەکان بۆ ئەوەی دەرک بە بەهێزی و دەسەڵاتی پاشاکەیان بکەن. بە تایبەت دیاکۆ کە ویست بووی لە سەرەتاوە دەسەڵاتی پادشای بەهێز دابمەزرێنێت بۆ ئەو مەبەستە ئەو کارانە گرنگ بووە. هەروەها جگە لەوەی خۆی لە خەڵک دابڕی بوو بۆ ئەوەی کە سامی پاشایی دروست بکات، کۆمەڵێک ڕێسای دانا بە مەبەستی دروستکردنی سیستەمی دیوەخانی پاشایی. بەپێی قسەکانی هێرۆدۆت، دیاکۆ هەموو ئەو ڕێکارانەی بۆ مەبەستی دامەزرانی حکمی پاشایەتی پەیڕەو کردووە. هێرۆدۆت ئاماژە بەوە دەکات کە هەرچەندە کاریگەری دیاکۆ سنووری قەڵەمڕەوی ناوچەی مادەکانی تێن نەپەڕان، بەڵام ئەو توانی بناغەی دەسەڵاتی
دەوڵەتەکەیان بۆ دروست بکات و وەک یەک نەتەوە حکومڕانیان بکات. ئێستا کە بابزانین دوای دیاکۆ مادەکان چیان کرد. دیاکۆ بۆ ماوەی 53 ساڵ حکومڕانی کردووە کە دیارە ئەو پاشا کوردە زۆر ژیاوە لەبەرەوەی کە 53 ساڵ بۆ حکومڕانی ماوەیەکی درێژە. ئەگەر ئەو لە 30 ساڵیشدا بوو بێ بە پاشا ئەوە دەگەێنێت کە تەمەنی زیاتر بووە لە 80 ساڵ کاتێککە کۆچی دوایی کردو. دوای کۆچی دوای دیاکۆ مادەکان بەردەوام بوون لە درێژەدان بە دەسەڵاتەکە و کوڕەکەی فورەوەردیش کە ئەوە ناوی باوکی دیاکۆش بووە بەردەوامی داوە بە دەسەڵاتی پاشایی مادەکان. فرەوەردیش سوپاکەی بەهێز کردووە و ویستوێتی سنووری دەسەڵاتی ناو مادەکان تێپەڕێنێت. بۆیە پەلاماری فارسەکانی دا و ئەوانی خسۆتە ژێر دەسەڵاتی خۆیەوە. بەوەش ناوچەی دەسەڵاتی فراوان بووە و هێزێکی گەورەتری لە ژێر دەسەڵاتدا بوو. دواتر وردە نەتەوەکانی دەوروبەری خسۆتە ژێر دەسەڵاتی خۆیەوە. لەگەڵ فراوانبوونی ناوچەی دەسەڵاتیاندا ئەوان بەر گەورەترین دەسەڵاتی ئەو سەردەمە کەوتون کە ئاشووریەکانی نەینەوە بووە. فرەوەردیش هەوڵی داوە کە کۆتایی بە دەسەڵاتی ئاشووریەکان بهێنێت، بەڵام نەیتوانیوە و بەپێی هێرۆدۆت خۆشی کوژراوە و سوپاکەشی لە ناوچووە. فرەوەردیش بۆ ماوەی 22 ساڵ حکومڕان بوو. لە کاتێکدا دەسەڵاتی دەوڵەتەکەی ئەو سنووری وڵاتی مادی تێپەڕان، بەڵام نەیتوانی کۆتایی بە حکمی ئاشووریەکان بهێنێت. لە ڕاستیدا ئەو ژیانیشی لە پێناوی بەدیهێنانی ئەو ئامانجەدا دانا. دوای ئەو کەی خەسرە و دەبێتە پاشا و بەپێی هێرۆدۆت ئەو لەوانەی پێشخۆی زیاتر تینووی دەسەڵاتێکی بەهێز بوو و ئامادەی شەڕ بووە. کەی خەسرە و زیاتر بایەخی بە سوپاکەی دا و ئەو ڕێخستنی سوپاکەی گۆڕیەوە بۆ یەکەی جیاوازی تایبەتمەند، ئەوەش بۆ ئەوەی سوپایەکی بەهێزتر دا بمەزرێنێت. ئەو ویستوێتی بەردەوامی بە ئاواتەکەی باوکی بدات و تۆڵەشی بستێنێت. کەی خەسرە و پەلاماری شاری نینەوای دا و ویستوێتی کە بیگرێت. بەڵام لەو کاتەدا کە دەوری شارەکەی گرتووە، مادەکان دەکەونە بەرهێرشی سکایەکان و لەلایەن ئەوانەوە دەشکێنرێن. حکمی سکایەکان بۆ ماوەی 28 ساڵ بەردەوام دەبێت کە ناوچەکە دەخەنە ژێر باج بە میدەکانیشەوە. دواتر کەی خەسرە و سەرکردە گەورەکانیان بانگهێش دەکات بۆ خوانێک و دوای ئەوەی کە هەموو سەرکردەکانیان سەرخۆش دەبن لە ناویان دەبات و کۆتایی بە دەسەڵاتەکەیان دێنێت. دواتر دیسان دەگەڕێتەوە بۆ ئامانجەکەی و بە هاوپەیمانی بابلیەکان شاری نینەوە دەگرێت و لە ساڵی 612 پێشزایندا کۆتایی بە دەسەڵاتی ئاشووریەکان دێنن. مادەکان بەو جۆرە ئیمپراتۆریەتێکی گەورە پێک دێنن کە زۆربەی نەتەوەکانی ناوچەکە وەک فارس و ئەرمەن و ئەشکانی و چەندینی تر دەخەنە ژێردەستیان جگە لە بابلیەکان. دیاکۆی مەزن بەهۆی دڵسۆزی و بیرتیژیەوە توانی بناغی دەوڵەتی مادەکان دابڕێژێت. ئەو دەوڵەتەی کە بە یەکێک لە قۆناغە هەرە گرنگەکانی مێژووی کووردا دەنێت. بەڵام نزیکەی 1600 ساڵ دوای دیاکۆش میرێکی کورد بەناوی بەدری حەسنەوی هەمان ڕێچکەی دیاکۆی بەکارهێنا بۆ ڕێخستنەوە و بەهێزکردنی دەوڵەتەکەی. ئەوەی مایی سەرنجە میرێکی کورد لە هەمان ناوچەی دەسەڵاتی دیاکۆدا دوای نزیکی 1600 ساڵ لە دیاکۆ ئەویش لەسەر هەمان ڕێچکە گۆڕانکاری کردووە لە دەسەڵاتی کوردیدا و توانوێتی خۆی بەهێز بکات. ئەو میرە ناوی بەدری حەسنەویە و ناوەندی دەسەڵاتی قەڵای سەرماج بووە لە کرماشان و سربەهۆزی کوردی بەرزیکانی بووە. ئینسایکلۆپیدیای ئیسلامی وتەیەکی ئەبوو شوجاعی ڕووزڕەواری دەهێنێتەوە کە نزیکی 1000 ساڵ لەمەوبەر وەسفی بەدری حەسنەوی دەکات لەوەدا کە چۆن هۆزە کوردیەکان لە ناتەبایی و نائارامیدا ژیاون و ئەو ڕێکی خستون و دەڵێت بەپێی ئەبوو شوجاعی ڕووزڕاوەری کە بەرزیکانی بە خراپترین هۆز لەسەر گۆی زەوی دانا بۆ تاقمگەری، بەڵام توانا و وزە و دادوەری بەرز دەرخێنێ و پێی وایە کە ئەوانە بوونەتە هۆی ئەوەی ڕێزی ڕێخستن بەسەریاندا بسەپێنێت و بەڕێوەبردنێکی دارایی گونجاو بۆ دروستکردنی ڕێگەی ناوچیەکان و بازاڕەکان، لەوانە بازاڕی هەمەدان بۆ فرۆشتنی بەرهەمەکانی خۆی و باوەشگرتنەوە بۆ ئاین و
دابینکردنی دیاری گەورە و ئاسایش و ئارامی بۆ حاجەکان کە بەناو قەڵەمڕەوی ئەودا تێدەپەڕین فراهم بکات. لە ڕاستیدا بەدری حەسنەوی لە هۆزی بەرزیکانی بوو کە ناوەکەشیان وشەی بەرزی مادی تێدایە و لە هەمان قەڵەمڕەوی مادەکاندا توانی بووی گۆڕانکاریێکی هاوشێوە لە هۆزەکەیدا بکات بە سەپاندنی دادوەری و یاسا. لە ئەنجامدا لە شارە کوردیە بنەچە مادەکانی وەک هەمەدان و کرماشان هەتاوەکو شارە زوور باڵا دەست بوو سەردەمانێک ناوچەکانی لە سەقامگیری دابوون و ئەو دەوڵەتە چەندین تەلار و قەڵای لێ بەجێماوە. ئەمڕۆ نازانرێت کە بەدری حەسنەوی بەرزیکانی ئاگاداری مێژووی ماد بوو بێت یان نا، بەڵام هەمان ڕێچکەی بەکارهێناوە بۆ بەهێزکردنی دەوڵەتەکەی. ئەویش باڵا دەستی یاسا و دادوەری بووە. لە ڕاستیدا دەوڵەتی حەسنەوی یەکێک لە دەوڵەتە هەرە گرنگەکانی سەردەمی خۆی بووە و لەو سەردەمەدا دراوی زێڕینی لێدا و ناوچەیەکی گەورەی کوردستانی بەدەستەوە بووە. جگە لەمانە هەمووی ئامانجی سەرەکی نووسینەوەی مێژوو وەرگرتنی وانەیە. ئایا دەکرێت ئەمڕۆ ئێمە وانە لە دیاکۆی مەزن وەربگرین؟ ئامانج لەم ئەڵقەیە ئەوە نەبوو کە بەپێی سەرچاوی جیاواز و لەسەر ڕێچکەی نووسینی پەرتووکی ئەکادیمی ئەم ئەڵقەیە دابڕێژێت، بەڵکو ویسرا سوود لە هێرۆدۆت ببینرێت وەک سەرچاوی سەرەکی. ئەوەش لەبەرەوەی کە ئێمە ڕاستەخۆ نازانین مادەکان ڕوانگەیان چۆن بووە بۆ دەوڵەت و کەسایەتەکانی خۆیان. کۆنترین سەرچاوە لە مێژوودا کە ئەگەرێک هەیە بۆچوونی ئەوانی لەسەر باو و باپیرانیان بخاتە ڕوو هێرۆدۆتە کە نزیکی 2500 ساڵ لەمەوبەر ئەو مێژوەی نووسیوە. ئەوەش بە تایبەت لەبەرەوەی کە زۆر ئەگەر هەیە هێرۆدۆت بەشێک لە زانیاریەکانی لە مادەکان خۆیان وەرگرت بێت. ئەمەش ئەوە دەکەێنێت کە ڕوانگەی مادەکان ئەگەر چیش لە سەداسەد وەک خۆی نەبوو بێت، بەڵام تێگەیشتنی ئەو کاتەی مادەکان بووە بۆ باو و باپیرانیان. لە ڕاستیدا ئێمە ئەمڕۆژ دەتوانین سوود لە دیاکۆی مەزن ببینین. ئەمڕۆژ ئێمە لەناو خۆماندا تا ڕادێک و لە هەندێک ڕۆوە وەک سەردەمی دیاکۆ دەژین. ئێمە لەگەڵ یەکتریدا ناتەباین و درزی قوڵ لە نێوان بەش و گروپە جیاوازەکاندا دروست بووە. ساڕێژکردنی ئەو برینانە و پڕکردنەوەی درزەکان پێویستی بە دادوەری و حکومی یاسایە. مرۆڤ لە سای یاسا و دادوەریدا حەز بەوە دەکات ئەو دەسەڵاتەی کە هەیەی هی خۆیەتی. ئەوەش لەبەرەوەی کە هەموو تاکێک دەتوانێت سوود لە دەسەڵاتەکە وەربگرێت بۆ پاراستنی مافەکانی. واتە هەموو تاکێک لەژێر سایی دادوەری و یاسادا هەز بە ئارامی دەکات و لە ئەنجامدا داکۆشی لەو دەسەڵاتە دەکات کە ئەوەی بۆ فراهم دەکات. ئایدیۆلۆژی و قسە ڕەنگا و ڕەنگەکان وەک جاران ناتوانن کاریگەری بەجێبێڵن. لەبەرەوە زۆرش لە ناو کۆمەڵگەکاندا وەک جاران بەهایان نەماوە. ئەوەی بۆ هەتایی کاریگەرە حکمی یاسا و دادوەریە. دیاکۆی پاشایی باو و باپیرانیشمان هەر ئەو ڕاستیەمان پێڕادەگەێنێت. مێژووی کورد مێژوێکی دەوڵەمەندە بە ڕووداوی هەمە جۆر. ئەوە جگەلەوەی ئاشنابوون بەو مێژووە بەشێک لە پرۆسەی خۆناسین، بەڵام ڕووداوەکان دەشێت ببن بەوانەیەک بۆ ئەم سەردەمەش کە ئەوە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی مێژوو نووسین خۆیەتی. لەم گۆڕانکاریە گەورەتە کە جیهان ڕوبەڕووی بۆتەوە، ئایدیۆلۆژیەکان کەوتونەتە ژێر پرسیارەوە و زۆربەیان بەرامبەر ئەم گۆڕانکاریە گەورەیە بەرگەراگرن و هەرەز دەهێنن. ئەو بنەما گرنگەی کە دەتوانین بڵین بۆ هەموو سەردەمێک و هەتایی مانا دەدات دادوەریە کە دەشێت ببێتە بناغەی بەهێزبوون و دروستبوونەوە. دیاکۆی مەزن زیاتر لە 2600 ساڵ لەمەوبەر لە ڕێگای سەپانی یاسا و دادوەریەوە توانی باو و باپیرانی ناتەبامان بکاتە یەک و بناغی دەوڵەتێکی بەهێزیان بۆ دابنێت. ئەوەش لەبەرەوەی بناغی هەر دەوڵەتێک یاکیانێکی بەهێز سەروەری یاسا و دادوەریە، هەتاوەکو ئەو دوانە فراهەم نەکرێت هەر وەکو ئەمڕۆ بەلاوازی دەمێنینەوە. تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.